ئەم کاتەتان باش لە سنتەری کوردستان بۆ ئاسایشی نەتەوەی لەگەڵتان من بۆ میتینگی ژمارەی 4 لەگەڵ زۆر بەڕێز کاروان سەلاح ماستەر لە کارگیری ئابووری دیسان لە 2004 تا 2014 لە KRG لە بەشە جێژەکان کاری کردووە. دواتر لە پەیوەندی فەرمانگەی پەیوەندی دەرەوە بەرپرسی ڕێکخراوە ناوڵەدەکان بووە و لە 2004 وەش تا ئێستا سەرپەرشتی چەندین پرۆژەی تایبەتی کردیە ئێکسپێریانسی و سەربورێکی باش هەیە لە بواری بژن ئابووری و پرس ئابووریەکان. باسەکانمان لەژێر ناو سیاست لەژێر گوشارە ئابووریەکانە. بەڵێ مامۆستا کاروان زۆر بەخێر بێ. ئێوای بەڕێز زۆر بەخێر بن، سوپاس کە هەمیشە لەگەڵمانن. بەڵێ ئێمە لەو پرسیارە دەست پێ بکەین مامۆستا کاروان، کاتێک لە باسی ئاسایشی ئابووری ئەکرێت لەسەر دوو ئاست خوێندنەوەی بۆ ئەکرێت، ئاستی تاک و ئاستی دەوڵات. ئاستی تاک کاتێک کە ئاسایشی خواردن، ئاسایشی بڵێن کار، سەقامگیری بەرژەوەند و بژن خۆشگوزەرانی بۆ پەیابێ و ئاسایشی دەوڵات بریتە لە دابینکردنی هێزەی ئابووری لە پێناو دابینکردنی خزمەتگوزاری یاسایی، خزمەتگوزاری بژن تەندروستی، پەروەردە، دیسان ژێرخانەی دەوڵات و هێزی چەکدار و بەو جۆرە لە پەیوەندەیەکی باشە لە بینی سیاست و ئابۆر. خۆی ئەگەر لە ئادەم سمێرت و جۆن ستوارت میل باسیکەن کە ناو ئەبن کە بڵێن سەرپەرشتی قۆتابخانەی سیاست و ئابوور کەلینگ پێوەگراوە، سێ خوێندنەوەی بۆ هەیە. لەوانە کاتێک سیاسیەکان هەوڵدان تۆری بەرژەوەندی پەیاکەن و کۆنتاک لەگەڵ بەرژەوەندیەکان، یعنی لە کەسی بەرژەوەندیان گرۆپەکان بگن بۆ ئەوەی ڕێڕەوی دەسەڵات بۆ لای خۆیان بکێشن و کاتێکیش بەو جۆرە توماشەی بڵێن هاوڵاتیەکن وەکو کاڵایەک باشە و لە کاتێکی تش هەوڵی ئەدەن کۆنتاک لەگەڵ هێلی هەژار بکەن بۆ ئەوەی لە ژێرخانەی سەربازی بەکاربینن بە جۆرێک کە قۆرغی دەنگیان بکەن لە پێناوی هەمیشە لە دەسەڵات بنەمە زیاتر لە سیستەمە دیکتاتۆریەکان ئەبینرێ. خوێندنەوەی جەنابەت بۆ باسی سیاست لەژێر گوشارە ئابووریەکان، ڕەوانگەی جەنابەت، دیتنی جەنابەت بۆ ئەم باسە بفەرموو. بۆ سەرجەم ئامادەبوانی ئەو میتینگە. ئێمە لەو ڕۆدا هەرێمی کوردستان وەکو نمونەیەک باز دەکەین کە ئێستادا لە ژێر وشاری ئابووریدایە و پێویستە هەرێمی کوردستان گاوەسیانەی سیاسەکانی چۆن دەبێت. تاوان ئەگەر ئێمە ینی بۆ مێژوو بگەڕین مامۆستا کاروان. بەڵێ مامۆستا کاروان فەرموو. ئەگەر ببوورن وڵات تر کارەبا دەکوژێتەوە کێشەنیە هێڵش یعنی ئەگەر بگەڕێینەوە تۆزێک بێ بۆ مێژوو دەبینین کە زۆرێک لە ململانیەکان لە نێوان وڵاتان و لە نێوان با بڵێن هێزەکان لەسەر بەرژەوەندی ئابووری بووە. یعنی ئێمە دەتوانین بڵێن ئێمە دەتوانین بگەڕێینەوە بۆ بە تایبەتی ئەو سراعانە دەتوانین بڵێن لە سەردەمی
لە سەدەی 19هەمە بە تەواتی بە دەرکەوتووە و دەتوانین بڵێن بە تایبەت لە کاتی دروستبوونی نەوت و دروستبوونی ئەو نازان دەنگم دێت کاک بەڵێ سامان دەنگت دێ فەرموو بەڵێ دەنگت دێ بەڵێ لە کاتی با بڵێن دۆزینەوەی نەوت بە تایبەتی ئەو سراعانە بەرەبەرە گەشایان کردووە لە قۆناغ بە قۆناغی تر زۆر دەرکرد کە تەنگژە و با بڵێن ململانێ لە وڵاتان ڕێچکەی دیکان وەرگرتووە و بە تایبەتیش لە پاش شەڕی دووەمی جیهانیەوە کە با بڵێن سەردەمی شەڕی سار لە نێوان زلهێرزەکان و ئەو بەرژەوەندی ئابوووریانەی کە لە وڵاتانە هەبوون و کە وەکو دەستکەوت تەمەشاکرا با بڵێن لە وڵاتەکانی کە لە باڵێ وا دیارە کێشەی ئەنتەرنێتی هەیە مامۆستا کەروان بەڵێ بەڕێزان هەر لەسەر پرسی ئابووری ئێمە هەوڵی ئەدەن بەڵێ منیش وەک تماشایەک دەنگم دێت مامۆستا هەوڵی دا بەڵێ ئێستا دەنگی دێ بەڵام بەڵێ ئێستا دەنگی دێ بەڵێ فەرموو نازانم بەزدی کێشەکە نازانم لای من یان نەبەس لای من ئەوەی کە دیارە هەموو شتێک تاوە بەرحاڵ ینی ئەو کێشە ئەو ملانە ئابووریانە بە تایبەت تۆزێک دەنگ بەرز بکە ئەگەر بکرێت نزیکی ئەو ململانێ بۆ دەبی با ئەنتی نێودەوڵەتی و تەنانەت سندوقی نەقدی نێودەوڵەتی و باقی نێودەوڵەت کام بۆ ناستنی ئەو مەساڵحانە بکەن ئەو مەواردانە بکەین کە لە سەرتاسەری دنیای هەیە بیکەن لە بینی خۆیانە بەبێ ئەوەی بگاتە ئەوەی کە کۆنفلێکتی شەڕ و کۆنفلێکتی سیاسی لە بینی ئەو وڵاتانە دروست بێت بێگومان ینی لەم لە سەدەی بیستەمدا دەتوانین بڵێن لە کۆتاییەکانی سەدەی بیستەمدا ئەوە زۆر بەڕوونی ریگەرە بەسەر سیاسەتی نێودەوڵەتیدا ئەوتە دەتوانین تەمەشا چەندین وڵات ینی توانای ئابووری وایان لێکردێ کە ڕۆڵێکی زۆر یەکجار گەورەتر لە قەبارەی خۆیان ببینین لە قەبارەی با بڵێن لە قەبارەی خۆیان وەکو دەوڵەت وەکو سایز یان وەکو با بڵێن هێزی سەربازی بین بۆ نمونە مەسەڵەن وڵاتێکی وەکو قەتەر لەبەرەوەی وڵاتێکی دەوڵەمەندە ئیتر چەندین حساری ئابلوقەی ئابووری خرا سەر لەلایەن وڵاتانی کەنداوە و چەندین دژایەتی کرا بەڵام توانی خۆی ڕێچکەی خۆی و خۆی دەرباز بکە هەموو کاتێک بەهۆی ئەو قەبارە دارایی و ئەو هێزە ئابووریە کە هێتی بۆیە لێرەدا دەتوانین بڵێن هێزی ئابووری لە هەر وڵاتێک دەتوانێت ڕۆل لە کاتی شەڕ و لە کاتی ئاشتیدا بگێڕێت و ئەمە لە دێر زەمانەوە تا ئێستا هەبووە زۆر وڵاتان ئاشتییان کڕیوەتەوە ئاشتی بە پارە کراوەتەوە و توانیویان شەڕ ڕابگرن بەواستەی بەهێزی ئابووری و بەهێزی پارە و هەروەها ئێمە دەتوانین بڵێن ینی داخوازی ینی مامۆستا
نازانم دیارە کێشەی هەیە مامۆستا دەنگەکە بەڵێ ئێمە هەوڵی ئادەن دیبێتی خۆمان بەردەوامی پێ بدەن بەڵێ وتمان ئاسایشی ئابووری لەسەر دوو ئاست باس ئەگرێ ئاستی یەکەم ئاستی تاک و ئاستی دووەم ئاستی دەوڵات کاتێک باس لە ئاستی یەکەم ئەکرێ داکۆکی لەوە ئەکرێ هەلی کار باشە ئاسایشی خواردن بژێوی ژیان سەقامگیری بڵێن خزمەتگوزاری پەروەردە خزمەتگوزاری تەندروستی ئەمانە هەمویان لە کواڵەتێکی باش بن ئەمە لە وڵاتێک باسەکرێت کە سیستەمی ئابووریان باش بێ کاتێک باس لە ئاسایشی بڵێن لەسەر دەوڵەت بکرێ ژێرخانەیەکی باشی پیشەسازیان هەبێ کشت و کاڵیان هەبێ بتوانن دابنکردنی خزمەتگوزێرەکان کە ڕەبتە بە ئاستی یەکەمەوە بڵێن کە ئاستی تاکە لەگەڵ ئەمەش کاتێک دەوڵەتێک پێڵێن خاوەنی ئاسایشی ئابووریە بە مەرجەکانی ئاسایشی وزە ئاسایشی بڵێن پیشەسازی و لە گەف و مەترسیەکانی لەسەر ئاسایشی بڵێن ئابووری گەفەکانی ناوخۆ هەن گەفەکانی دەروە هەن گەفی ناوخۆ بریتین لە بڵێن برس دیسان هەژاری دیسان نەبوونی هەڵەی کار باشە دیسان نەبوونی سەرچاوای ژیان پیشەسازی پشتبەستن لە بڵێن لە وڵاتانی بڵێن دژمن یان دراوسێ بکرێت کە ئەوان هەر کاتیان ویست ئەتوانن ئابلۆقەیەک پیاکەن لە گەف و مەترسیەکانی لەسەر ئاسایشی بڵێن دەرەوە بۆ سەر ئاسایشی ئابووری بریتین لە ئابلۆقەی ئابووری بریتین لە بلاکلیستی ئابووری بریتین لە پچرانی بڵێن پرسی ئابۆر و هاوپەیمانی ئابووری و دیپلۆماسیەت و بەو جۆرە بەڵێ وا دیارە مامۆستا کاروان گەڕەوە مامۆستا کێشەی نێت ئەمڕۆ نازانم بەڵێ فەرموو کۆنتینیو بکە بەڵێ ببورن کێشە نیە زۆر داوا لێبوردن دەکەم تر هیوادارم کێشەکەم حەل کردوێ ئەوزارە ئینشاءالله بەڵێ کەم گۆڕی خەتەکەم هەر بەجارێک گۆڕی داخوازیەکانی وەکەوەی کە باست کرد ینی ئێستا داخوازی با بڵێن ئەو ینی ئابووری لەسەر کارتێکردنی ئابووری لەسەر تاکە پێی دەرێن ینی لە زانستا پێی دەرێن مایکرۆ ئۆکۆنۆمی و پێداویستەکانی خەڵک و بیهەیڤەری خەڵک لە ڕوانگەی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پێداویستی ڕۆژانەی خۆی و هەروەها شتێک ئابووریەکی تریشەیە کە گەورەترە پێی دەرێن ماکرۆ ئیکۆنۆمی کە ئەوە لەسەر ئاستی وڵاتانەوە وڵاتان چۆن لەگەڵ یەکدری کار دەکەن وە سیستەمی ئابووری لە نێوان ئەم وڵاتانە چۆنە تاوان دەتوانین بڵێن بەڕاستی جاران ئەو احتیمامە گەورە بە ئابووری نەدەدرا بە ئابووری شتێک نەبوو کە ینی وڵاتان زۆر گرنگی پێ بدەن ئەوە زۆر با بڵێن قسە و باسی لەسەر بکرێت لە نێو نێوەندە سیاسیەکان و لە نێو نێوەندەکانی تر بەڵام لە کاتی ئێستادا ئابووری یان زانستی ئابووریە کە لەو زانستانەی کە لەسەر ئاستی هەموو دنیادا وەکو زانستێکی زۆر گرنگ بایەخی پێدەدرێ و دەیان سنتەر وە سەدان سنتەری لێکۆڵینەوە هەیە و لە هەموو زانکۆ گرنگەکانی جیهاندا با بڵێن بەشی ئابووری هەیە و کۆلیژەکانی ئابووری هەیە تەنانەت دەیان سەدان ماسترنامەی و دکتۆرا و تێزەیە لەسەر سیاسەتی ئابووری وڵاتان و وڵاتان چۆن دەتوانن باوڵێن کاریگەری بخەنە سەر وڵاتی تر لە ڕووی ئابووریەوە ئەو شتێک کە پێی دەڵێن داگیرکاری لە ڕێگای ئابووری دەکە ئێستا هەندێک وڵات وەکو سین مەسەلەن بەرپای دەکەن لە ڕێگای کڕینەوەی مەسەلەن پێدانی قەرز بە وڵاتی هەژار و پاشان کڕینەوەی یان هەڵگرتنەوەی خاک لەم وڵاتانە ئەمە جۆرێکە لە
جۆرێکی تازەیە لە داگیرکاری و لە ئستعمارکردن لە ڕێگای ئابووری کەواتە دەتوانین بڵێن ئابووری ئێستا وەکو فاکتەرێکی زۆر گرنگ لە سیاسەتی نێودەوڵەتی ڕۆلی خۆی هەیە و ڕۆلێکی زۆر بەرچاوی هەیە ئەوە دەتوانین بڵێن یەکێکە لەو چەکە بەهێزانەی کە ئێستا دەتوانی وڵاتان لە بەرامبەر یەکتردا پێیدا ڕادەوەستنەوە و بەکاری دەهێنن بۆ نمونە مەسەڵەن ئەمریکا هەمیشە چەکی ئابووری دژی بەسەن سین بەکاردێنی سین بەرامبەر بە ئەمریکا بەرامبەر بە وڵاتانی تر و هەروەها ینی تەنانەت ئابووری وای کردووە دەتوانی وەکەوەی باسمان کرد نەک تەنها ئاشتی بکڕیەوە بۆ خۆت بەڵکو حیمایش بۆ خۆتدا بکەی لە ڕووی ئابووریەوە و ئێمە بە سەراحەتەوە دەتوانین بڵێن ینی ئەو ململانانەی کە با بڵێن لەو ناوچەی هەیە بە تایبەتی هەمووی باگراوندی ئابووری هەیە و ئێمە پێویستە وەکو هەرێمی کوردستان ئەگەر بین باسی بکەین پێویستە زۆر بە واقعبینانە لە گرنگی ئابووری بڕوانین و ئێمە بتوانین کە ئەگەر هەرچەندە ئێمە یعنی نەک هەرچەندە هەر سەتاسەد وایە کە ئێمە با بڵێن ئەمەلێکی زۆر زەعیفمان هەیە ئەگە بتوانین لە ڕووی سەربازیەوە ئەگەر بەهێز بین و بتوانین ڕوبەڕوو دژمنانی خۆمان بینەوە بەڵام زۆر بە ئاسانی دەتوانین وەکو هێزێکی ئابووری لە ناوچەکە خۆمان بسەپێنین و بتوانین ئینتیتیەک یان کەیانێکی وا بۆ خۆمان دروست بکەین کە ببێتە جێگای ڕێز و احترام و بەرژەوەندی ڕێز و احترام لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش لە نێوان با بڵێن هەرێمی کوردستان و وڵاتانی دەورە و پشت و ئێمە نمونە زۆرن بەڕاستی لەسەر هێزی ئافمکە یەک بەشداروی بەڕێز ئێستا ئەتوانن لە ڕێگەی چاپی خۆمان ئەتوانن پرسیار بکەن بەڵێ مامۆستا ئەمەوێ پرسیارێک بکەم سەرەتاگی بۆ چوونەوەی باسکردن لەسەر بڵێن من نمونەیەک دینم باسان هەوڵی دەڕەبتێکە بە ناوخۆی خۆمان بڵێن هەرێمی کوردستان کاتێک باس لە هەڵبژاردنەکان لە ئەمریکا ئەکرێ پارتێ لە سەڵاتەدارەکان بڵێن جمهوری و دیموکراتیەکان باشە ئەوانەی کە خاون بڵێن ئەجندای بڵێن زیاتر نزیکن یعنی هەژارەکان باشە هەمیشە و دیسان ینی بزن تەخی هەژار و تەخی زەنگین ئەوەی لە میدل کلاسن ڕۆڵ ئەگێرن لە بڵێن لە چارەنووسی هەڵبژارتن و کاتێک کە بڵێن جمهوریەکان یان دیموکراتیەکان چۆن براوەی هەڵبژاردن بن باشن چون دەنگدەر بەکاری بینە بۆ بەرژەوەندی خۆیان ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە فەوزای خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم بڵێن لە کاتی هەڵبژاردنە باشە ئێمە هەمانە ئەو بڵێن طبقەی هەژار طبقەی دەوڵەمەند طبقەی میدل کلاس ئێمە لەوێ چۆن خوێندنەوەی جەنابەت بۆ ئاراستەی هەڵبژاردنەوە دیسان پارتە سیاسەکان چۆن ئەمانە بەکاردێنن بۆ مەرامی خۆ چۆن نێتۆرکێکی بەرژەوەندیان لە بینیان دروست کردووە خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم مژارە چۆنە بەڵێ ئافرین کاک سامان پرسیارێکی زۆر گرنگ بوو ئەوە میوە بێرهیناوە یعنی تۆ سیر کە مەسەلەن داخوازیەکانی خەڵک بابڕین لە وڵاتێکی دیموکراتی وەکو ئەمریکا مەسەلەن ترامپ چۆن بوو بە سەرۆکی ئەمریکا لە کاتێکدا ترامپ ینی باگراوندێکی باڵێن ئابووری هەیە بزنزمانە ینی هیچ باگراوندێکی سیاسی نەبووە ئەوە دلیلی ئەوەیە کە با بڵێن شەقام لە دوای داخوازیەکانی خۆیدا دەگەڕێ کە وەکو تاک کە ترامپیش کاری لەسەر ئەوە کرد بۆیە دەرچوو بۆیە من پێم وایە لەسەر ئەم قسەی جەنابەت ینی پێم وایە لە هەرێمی کوردستانیش بەڵکو لە هەموو دنیا ئەوەی ئێستا کە دەیەوێت خۆی بۆ پۆستێکی سیاسی هەڵبژێرێت یان خۆی بۆ سەرۆکایەتی هەڵبژێرێت دەبێت یعنی بەلای کەمی شارەزایەکی تەواوی هەبیتن لەسەر ئابووری و بتوانێت سیاسەتێکی ئابووری وا بۆ وڵاتەکەی دابین بکات کە تێیدا داخوازیەکانی خەڵکەکەی تێدا بەدی بکات ینی ئێمە مەسەڵەن بۆ نمونە با بڵێن وڵاتێکی وەکوی جەنابەت باس کرد بۆ ئەمریکا ینی
نیوەی خەڵکی ئەمریکا دەتوانین بڵم 150 خەڵکی ئەمریکا زیاتریش هیچ ئەهمیەتێک نادەن بە سیاسەتی خارجی ئەمریکانی. ئێمە زۆر جاران کە باس ترامپ دەکرێت ئەڵێن ترامپ فەشەلی هێناوە لە سیاسەتی خارجی، بەڵام ترامپ لە کاتێکدا زۆر نەزاحەتی هێناوە لەسەر ئاستی سیاسەتی نێوخۆییەوە. زۆر لە شرۆڤەکارانیش ئەڵێن کە لەوانێت ترامپ بۆ جاری دووەمی هەڵبژێردرێتەوە. ئەمە مانای ئەوەیە کە ئیتر سیاست ینی ئەو سیاسەتە نەماوە، سیاسەتە تەقلیدی نییە کە هەمومان ینی شارە زانیان هەمومان دەیناسن سیاستکردن و با بڵێن چۆنیەتی با بڵێن پشتدانی بەرامبەرەکەت لە ڕووی سیاسیەوە، بەڵکو ئێستا ئەوەیە دەتون دەبی بزانی ئەوەندە لە ئابووری بزانی کە بتانی ڤیژنەیەکی ئابووری وا بۆ وڵاتەکەت دروست بکەیت کە بتانی قۆناغ بە قۆناغ ژیانێکی شارستا ئابووریەکی بەهێز بە وڵاتەکەت دروست بکەیت کە هەم ببێتە مای خۆشگوزارانی بۆ خەڵکەکەی و هەم ببێتە مای بەهێزکردن و دەستەڕۆکردنی وڵاتەکەت لە ناوچەکە و لە دەرەوەدا. ینی کەواتە ینی سیاسەتی ئابووری نەک تەنها لە ناوە بەهێز دەکا بەڵکو لە دەرەوەش، ینی زۆر گرنگی هەیە بۆ سیاسەتی ئابووری و بۆ سیاسەتی دەرەوەی وڵاتانش. هەر بۆ نمونە چەند ڕۆژێک پێشەستە تەقنینێکی بەهێز لە لوبنان ڕوویدا، سەرۆکی فەڕەنسا چۆ ئەوێ وتی من ئێمە وەکو یەک لە وڵاتە جلهێزەکانی دنیا، ینی کە چوە ئەوێ بە پشتیوانێکی ئابووری بە چەند فڕۆکەیەکی پڕ لە هاوکاری مرۆیی گەیشتە وڵاتەوە هاوکاری ئەوەی دروست کرد. ئەوە دەسەڵمێنی کە وڵاتە جلهێزەکان ئێستا ئەو وڵاتان کە لە ڕووی ئابووریەوە بەهێز بەسەرەحەت ئەو وڵاتانەی کە ئەو سەردەمە ڕۆی تۆپ و تیارە و چەند تۆپت هەیە چەند تیارەت هەیە و چەند هێزی سەربازتێ. ئێستا سەردەمەکە ئەوەیە تۆ چەند لە ڕووی ئابووریەوە توانات هەیە، چونکە تۆ توانای ئابووری هەبیتن زۆر بە ئاسانی دەتوانی بەرژەوەندی لەگەڵ وڵاتان دروست بکەی و ئەو بەرژەوەندیش دەبتە هێزێک بۆ تۆ لە نێودەوڵەتیەکان و نێوەندە ناوخۆییەکان. مامۆستا ئەگەر عەفوم کە تبینێک ئەگەر پرسیارێکی لەمە هاتووە دوای ئەم دەدەقە ئەو ڕێکۆردە کانسڵە بە دواتر دەگەڕێنەوە هەوڵدا وەڵامی ئەم پرسیارە بدا واربین میتانی دەرچووی بەشی زانستی ڕامیاری لە زانکۆی دهۆک کە کەسێکی زۆر دیارە لە پرسە بڵێن NGO زۆر ئەکتیڤە لە بواری خزمەتکردنی بڵێن گەنج ئەڵێت بۆ ئەوەی کێشەی لە سیستەمی ئابووری هەبێت دەبێت سیستەممان هەبێت. ئایا تا ئێستا ئێمە هیچ سیستەمی ڕۆنی ئابووریمان هەیە کە ئایا سەرمایه‌داریە یان سۆشیاڵە یان تێکەڵە ئێوە وا نابینین کە کێشەی ئابووری ئێمە وەکو هەرێمی کوردستان نەبوونی سیستەمی ئابووریە بەڕای جەنابەت کام سیستەم دەگونجێت یعنی باش ئەبێت بۆ کۆمەلگای خۆمان چۆن دەبێت دەستی بگین یعنی فێرستەبەکە لە کوێیە. ئەمە ڕێک ئەنەلایزە بۆ پرسیاری من کە وتمان ئێمە فەوزایەکمان هەیە بڵێن لە هەموو هێڵەکان و پارتە سیاسەکانیش من زیاتر ئەڵێمەوە نەک ئێمە لە کێشەی لە ئەجندای سیستەمی ئابووریمان هەیە، کێشەی لە ئەجندای سیستەمی سوسیۆلۆژی کۆمەلگای ئێمە پارتە سیاسەکان بەخۆش یعنی وازح نین لە ڕۆیای نەتەوە لە ڕۆیای سۆشیال لە ڕۆیای کۆمونیزم مەبەستم ینی زۆر تێکڵاوی پێوە دیارە. خوێندنەوەی جەنابەتن بەڵێ فەرموو. طبعا ئێمە سپاسی واربین خان نەکەین عەفوان کاک واربین ببوورە بەسپاسەوە کاک واربین ئێمە تا ئێستا سیستەمێکی سیاسی ئابووریمان نییە تا بڵێم ئێمە سیستەمەکەمان سەرمایه‌داریان سۆسیالیزمە بەسەراحەتەوە پێ بڵێم هیچ ڤیژنێکی ئابووریمان نییە ئەوەی کە پێی دەگوترە سەربەخۆی ئابووری بەڕاستی کاری تۆزای ئابووریەکی ئابووری دروست کرد وەڕوون بووە بۆ هەموو لایەکە ئێمە نەمانتوانی بەو چەکەی لە دەستمانەکەنەوتە بەرژەوەندێکی وا بۆ هەرێمی کوردستان دروست بکەین کە ئەو بەرژەندە ببێتە پشت و پەنامان
بەڕاستی ئەم دەهات مەسەر باسی ئەو مەسەلەیە بەڵام دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم یعنی تەماشا ڕۆلی ئابووری مەسەڵەن هەرێمی کوردستان لە پاش شەڕی داعش کە کەرکووکی لە دەست بوو هەموو دنیا لی دەترسا ئێران تورکیا عێراق هەموو دایانگوت بۆ خۆ لەبەر خاکەکەی نییە ئێمە سەدان کیلۆمەتری ترمان لە بندەستە بەس لەبەر نەوتەکەی بوو لەبەر گرنگی ئابوورەکەی کەرکووک کە دەبووە هێزێکی ئابووری بۆ هەرێم بۆیە هەموو دنیا لێمان دەترسا ئەو قەپتاوان ئەو وڵاتانەی هەموو دایانگوت هەرێمی کوردستان بە کەرکووکەوە بەرەو سەر بەخۆی دەڕوا فعلەنی جوا بوو يعني ئەو تموحا ئەو هێزە ئابووری کە نەوت لە نەوتەوە بەدەستمان هێنا بوو سیقەیەکی وای بۆ ئێمە دروست کرد بوو کە ئێمە بەو نەوتە دەتوانین جیا ببینەوە لە عێراق و پشت بە نەوتە ببەستین و بیفرۆشین و بتوانین ئێمە وەکو وڵاتێکی سربەخۆ خۆشگوزەرانیش خۆش بۆ هاوڵاتیانی خۆمان کە کەرکووکیان لێمان کردەوە ئەو ترسە ڕواوە ئەو ترسە ڕواوە بۆیە تەمەشاکەن هێزی ئابووری چەند گرنگە لێرانە بۆ سیاست و بۆ ترسی خست بە ناو دوژمنەکانی ئێمە ئینجا دێمە سەر ئەوەی هەر نەبوونی ئەو ڤیژنە ئەوەی کە کاگواروین باسی کرد نەبوونی ئەو ڤیژنە بۆ ئێمە وای کرد کە ئێمە ئەوەندە ساڵی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بەست با بڵێن تاوان ئەکیدن هەموو لایەکیش ینی ئەمە ناشارێتەوە باڵێن دۆست و دوژمن دەزانی سیاسەتی هەرێمی کوردستان بابرێن لە ڕووی ئابووریەوە زۆر لاواز بوو و ئێمە نەمانتوانی حکوومەتیان هەرێمی کوردستان بابرێن لە وڵاتێکی یان لە وڵاتێکی بەکاربەرەوە بکەینە وڵاتێکی با بڵێن وەبەرهێن کەچی ئەو هەموو توانای مادی و معنەوی و با بڵێن توانایی مرۆییمان هەیە لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ینی خاکەچی هەیە یان بەپێی ئەو دیراساتانی کە ڕێکخراوی فاو چەندین ساڵ پێشتر کردی دەتوانین نیوەی شەرق ئەوسەط ینی نان بداتن بۆیە ئێمە نەمانتوانی بەڕاستی ئەو فاکتەرانێک کێشەکە لە چییە؟ کێشەکە لە نەبوونی بڵێن لیدەرشیپیە لیدەرە سەرکردەکە لە بواری ئابووری کێشەکە لە نەبووری شەفافیەتە لە ژێرخانەی ئابووری کێشە لە نەبوونی چیە بە بەدیدی جەنابەت؟ کێشەکە ئێمە نەمانتوانی لەگەڵ با بڵێن لەگەڵ دنیای ئێستادا با بڵێن ئەکید ینی لیدەرشیپەکانی ئێمە یان لیدەرەکانی ئێمە نایانتوانی بابرین لەگەڵ سەردەمی ئێستادا خۆیان بگونجێنن و نەیانتوانی ئیستیعابی ئەوە بکەن کە هێزی ئابووری ینی دەتوانێت با بڵێن ببێتە پاڵ پشتێکی زۆر گرنگ بۆ هەرێمی کوردستان یعنی ئەوە من دەتوانم ینی ئەوە بڵێم ینی لە هەرێمی کوردستان تەنانەت ینی ئاسایشی خۆراکمان ینی هەمووتان ینی بابرێن لە کاتی ڕیفراندۆمە ئەردۆغان و ئێران زۆر بەبێ شەرمانە لە تەلەڤیزیۆنەکانە دەردەچوون و دابڵین تادیدی هەرێمی کوردستانیان نەکردان گوت ئێمە دەتوانین سنوورەکان بگرین و هەرێمی کوردستان پاش 2 ڕۆژ لە برسان ئەمرێ لە کاتێکدا ئێوە ئەوە گەورەترین شەرمە بۆ ئێمە بۆکو هەرێمی کوردستان کە ئەو هەموو خاکەمان هەبێ ئەو هەموو با بڵێن ئاردە بە پیتەمان هەبێ کە بۆ گەنمە بۆ هەموو ئەو شتە سەرچیانەی کە ئینسان بابرێن پێی دەژیتن نەمانتوانی بیچین تەنانەت احتیمال لە سەرخۆمان بکەین لە ڕووی ئاسایشی خۆراک یعنی ئاسایش خۆراک نەبوونی ئاسایش خۆراک وای کردێ هەرێمی کوردستان دەستەمۆی وڵاتانی تر بێ دەستەمۆی ینی چیانی پێت ئەڵێ ئەوەم بۆ ئەکەی ئەگەر نا ینی ڕێگات دەبڕم لە برسان دەتکوژم بۆیە گرنگی ئەوەیە تەماشا ئاسایشی خۆراکمان نییە چەند هەڕەشەیەکی سیاسی لەسەر ئێمە دروست کردە ینی ئەمەش هەر پەیوەندی بەوە هەیە کە ئێمە نەمانتوانێت ڤیژنێکمان نەبووە پێش ئەوەی بڕیاری هەر لەسەر نەبوونی ئاسایشی خۆراک خۆ ئەمە ڕێک ڕەبتە بە ئاسایشی کەس کاتێک ئەڵێن ئاسایشی کەس یان ئاسایشی مرۆوی یەکێک لە پیلەرەکانی یەکێک لە بڵێن لە بەشەکانی ئاسایشی خۆراکە باشە لەگەڵیش ئاسایشی سیاسی کەس ئاسایشی بڵێن بەگشتی کاڵچەری کەس و ئەم جۆرە باشە لێرە پرسیارێکی زۆر جددی هەیە ینی لە نەبوونی ئەم ئاسایشە هەمووی باشە ئێمە بەرەو بە چه ئاقارێک لەوانە ئەمە پرسیارێکی زوش بێ لەوانە لە
بڵێن لە کۆنکلود جەنابەت باسی کە بەڵام لە نەبوونی ئەم هەموو ئاسایشە ینی ئێمە ینی بەجددی ینی بیر لەوە ناکەن دوای ئەم هەموو ساڵی دەسەڵات دوای ئەم هەموو پێکینانی کابینە ینی ئێمە لە چ بوارێکن ئێمە لە چ قۆناغێکن ئەوانەی لە قۆناغی ئینتیقالین لە ماوەی بۆ ماوەیەک مەبەستم لە قۆناغی شۆڕش ئیتر بۆ بەرەو ئۆتۆنۆمی ئێمە لەسەر ئاستی کوردستان بەسکن ڕێک لە دوای نۆتویەک کەراپەرینمان کرد دوای 2013 چنج ڕژێم پیا بوو ئیتر ئێمە وردە لە ناو جیهانی نێودەوڵەتی پیا بوون ئێستا تۆزێک ینی پرسی ریفراندۆم وەکو لە خوێندنەوەیەکی نەتەوەی وە ستێپێکی باش بوو بنیاتنانی بڵێن ستراکچەری دەوڵەت باشە ئێمە لەگەڵ هەمویان ئێمە کێشەمان هەیە لە هەموو بادەگەکان باسە لە ئاسایشی ئابووری لە ئاسایشی پەروەردە لە ئاسایشی یاسایی نەبوونی دستور خۆی و ئەجندای دەوڵات و دەوڵەتداری و شێوازی دەسەڵات ئەمە هەمووان هەرشان بۆ سەر لە کاتێکە ئێمە بڵێن کە دەوڵەت دادەنێن باشە نازانم خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم باسە یان دەتوانم بڵێم ینی بەداخەوە کاتێکی زۆرمان لە پێش بوو ئێمە دەمانتوانی بەوانە دەستی پێ بکەین ینی دەمانتوانی بە پرسی با بڵێن کات ینی پرسی ئەوانەی کە جەنابەت باست کرد ئەو فاکتەرانە کە بۆ بنیاتنانی بابرێنکیانێکی بەهێز ئەمن ئەوەشت بۆ زیاد دەکەم ئەوەشت بۆ زیاد دەکەم ئێمە پێویستە لەمە دوای گرنگی بە کەڵتورمان بدەین پێویستە لەمە دوای گرنگی بە زمانمان بدەین پێویستە لەمە دوای گرنگی بەو شتانە بدەین کە ئێمە دەهێڵێتەوە وەکو میلەتێکی زیندوو ئەمە زۆر گرنگە ئەبێ ئێمە قوارەیەکی ئابووری بەهێز بۆ خۆمان دروستکەین قوارەیەکی کەڵتوری خۆمان بەهێزکەین چکە کەس ناتوانین دەزە کەڵتورمان وەردا ئەگەر خۆمان کەس ناتوانین دەزە زمانمان وەردا یانی شتێکی هەڕەشەیەک نییە بۆ کەسی تر چەک نییە بەرامبەر کەسێکی ترماڕاوە یانی دەتوانین ئێمە هەندێک شت هەیە بەکاربێنین کە وەکو ملەتێکی زیندوومان هێڵێتەوە زمانە کەڵتورە هونەرە تەنانەت وەرزشە تەنانەت گۆرانی ینی ئێمە دەتوانین پەیامی خۆمان بەم ڕێگایانە ئەیتر لەمە دوای بیخەینە مامۆستا پرسیارێک لۆمان هاتوو لە خاتوورایان سوار ئەڵێت باشە هەر ینی بەردەوامی بۆ پرسیاری کە واربین میتانی ئەڵێت لەو فۆزایی کە هەمانە کە سیستەمی ئابووریمانە ئاسایشی ئابووریمانە باس لە چارەسەرەکە هەرچەندە جەنابەت ئاماژەیەک بە بەشێکیاندا بەڵام ئەگەر بە وردی بچێ ناو بڵێن چەند چارەسەر بیبینی ئێمە وردە بەر بە کۆچایی ئەنەلایزی جەنابەت ئەڕۆن ئەچنە زیاتر کاتی گفتوگۆ و پرسیار ئەگەر لە بەرادەران هەبێت بەڵێ فەرموو بەڵێ من پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە دەمەوە بۆی تاسەوەڕ دەکەم ئەو پرسیارە زۆر ڕەبتی هەیە بە ڕۆڵ ئەپ و بە کۆتایی قسەکانمان پێشەوەی بدەم حەزمێ بۆ ئاماژە بۆی بکەم وەرن ئێوە سەیری هەرێمی با بڵێن ئێستا لە ئێستادا هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقدا ینی لە چ ڕەوشێکدا سیاسەت دەکا لە ژێر ئەو گوشارە ئابووریانێکە لەسەر ئێمە ینی بێهێنە پێشساوی خۆتان ئەگەر هەرێمی کوردستان ئێستا ئابووریەکی تری هەبا ئێستا هەر ینی بمانتوانی با بڵێن هەرێمی کوردستان ئاسایشی خۆراکی هەبا لە هەرێمی کوردستان توانای هەبە خۆی نەوتی خۆی بفرۆشێ هەرێمی کوردستان بابرین یەک دنیا بەرژەوەندی وڵاتانی زلهێزی بهێنا بە ئەم وڵاتە لە ڕێگایەوە بەرهێنانەوە هەرێمی کوردستان توانای هەبە موچە بدا ئەگەر مفاوەزاتمان لەگەڵ بەغدا مانگ و دوو مانگ و ساڵیشی بخیان با ئێمە زۆر بابرین بە ئەتیادی ینی مفاوەزاتمان لە کردووە ئەو بابرین ئەو دانوستانانە هەرچەندی پێوسوبا زۆر تەبیعی بوو تا نەدەگەیشتینە ئەو دەستکەوتانێک کە دەستوری عێراق بۆمانی داناوە ئێمە هیچ ینی کێشەیەکمانە بەڵام ئێستا دەبینی لەژێر ئەو شارانێک کە هەیە کە نەبوونی بەڕاستی
نەبوونی توانای ئابووریە و نەبوونی بابن ینی خەڵکەکەت لە ژێر گوشارێکی ئابووری زۆر توندایە بەڕاستی تەماشا دەکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زۆر تەنازولات دەکات لە بەرامبەر ئەوەی زوو بگات ڕێککەوتنێک بۆ ئەوەی بتوانێت چەند یعنی بابرێنی وەی ئەو پارێ وەرگری کە پێش 2000 و بابرێن پێش شەڕی داعشوەری دەگرت ئێستا وەریگرێ بەس بۆی تۆزێک لەو کێشە ئابووریانە کە هەیتی کەمی کاتەوە بۆیە ئابووری زۆر گرنگە زۆر لە سیاستش گرنگترە یعنی من لە ڕۆلی سیاست کەم ناکەم و بەڵام پێویستە ئەمە یەکە لە چارەسەرەکان کە دەمەوێت باسی بکەم کاکە سیاستکردن لە ژێر گوشارە ئابووریەکان ینی زۆر زەحمەتە ینی ئەمە سیاستکردن نییە ئەمە وەکو ئەوەیە تۆ بچێ ینی تۆ بچێ مفاوەزاتێک وەکو دۆڕاو بچێ مفاوەزاتێک وەکو ئەوەی کە دژمنەکە دەزانێت تۆ هیچ ڕێگایەکی ترت لە بەردەمانە تەنها ئەوە نەبی کە لەگەڵی پێک بێ یعنی بۆیە ئەمە زۆر گرنگە لە مەودوع هەرێمی کوردستان کە ئەمە ئەگەر بین باسی چارەسەرەکان بکەین یعنی هەرێمی کوردستان پێویستە لە مەودوع گرنگیەکی زۆر بدا بە ئابووری هەرێمی کوردستان بەهێنانی بەرژەوەندیەکان ئەمە کە با بڵێن خاتوو ئەمەد باسی چارەسەرەکانی کرد و پرسیارش دەڵێ ئاسایش سەقامگیری ئابووری پشت دەبەستێ بەتەما بوو مامۆستا کەوا قوتابی زانستە سیاسیەکان و پەیوەندی لەگەڵەکان لە زانکۆی کوردستان هەوڵێت ئەڵێت ئایا ئاسایش و سەقامگیری ئابووری پشت دەبەستێت بە پێشکەوتن بۆ نمونەوە بەرهێنان لە کۆمپانیەکان وەک ئیمارات و قەتار ناروێج بە تایبەتی بۆ هەموو دەوڵەتەکانی هاتی ئابوور بەڵێ ئەم لەو بواری بەڵێ طبعا يعني حەزم لێ شتێکتان بۆ پێڵم سەقامگیری ئابووری دروست نابێت ئەگەر تۆ شەفافیەتت نەبێ تۆ گەندەڵی لە ناو نەبێ تۆ با بڵێن مەنزومەی بابرێن ئابووری وڵات لە داهات و لە خەرجی تەنزیم نەکەی ئەمە دروست نابێ و ئەمەش ڕاستە خۆ ڕەبتی هەیە بە پێشکەوتن یعنی بڕۆ پێشکەوتوترین وڵاتان ئەو وڵاتانە کە کەمترین گەندەڵی تێدایە وەکە سەقامگیری ئابووری لەوەیە کە ئەم شتەکەن بێ ئێمە دەبێ هەوڵ بدەین ینی هەرێمی کوردستان ئێستا ئەمە کارتی ڕیفراندۆمە بەکارمانهێنا ئەمە کابرەوتنی وەکو چەکێکە لە لای خۆمانە کەی ویستمان ئەمە هەرێمی کوردستان دەنجی پێداوە و ئەتوانین ببین بە سەربەخۆیی بەڵام زۆر گرنگتر لەوەیە ئێمە ئەگەر سەربەخۆییشمان هەبوو سەربەخۆیەکی بابرین لەرزۆکمان دەبێت سەربەخۆیەکی بەهێزمان نابێتن ئەگەر ئێمە سەقامگیری ئابووریمان نەبی سەقامگیری ئابووری ئەوەیە تۆ داهاتت زۆرتروی لە خەرجی ئەوەی ئێمە هەمانە خەرجیمان زیاترە لە داهات یعنی ئێمە وەکو ئابووری ناس با بڵێن چەندین ساڵە هاوار ئەەکەین ئەڵێین ینی لە زۆر کۆبوونەوە لە زۆر جار وەکو پێشنیارداومانە بە حکوومەت لەو کاتێک دەکە لە پەیوەندەکانی دەرەوە کارمان دەکرد زۆر جاران کە باس و خواست کرابایەوە ینی داومانە بەلایەنە پەیوەنددارەکان نابێ ئێمە ینی حکوومەت ئەبێ وەکو ئینترپرایزێکی گەورە تەمەشای خۆی بکە وەکو کۆمپانیایەکی گەورەیە کۆمپانیایەک ئەگەر خەرجەکانی لە داهاتەکەی زیادبی زەرەر ئەکە ئەگەر ئەمە زەرەرە هەر بەردەوام بوو ئیفلاس ئەکە یعنی بەداخەوەی ئەوەی ئێستا ئەمە تێککەوتین زۆر نزیکە لە ئیفلاسکردن ئەگەر ئێمە نەمانتوانی بەڕاستی بەجددی بیریشی لێ نەکەین ینی بیرێکی جددی لێ نەکەینەوە چۆن بە زووترین کات سیاستێکی ئابووری ڕاست بۆ خۆمان دروستکەین و ئەو ڕاستپادانەی حکوومەت و ئەو با بڵێن ئەو ئەو پلانە چاکسازی کە ئێستا حکوومەتی هەیتی ئەگەر سەر نەخرێ و کاری لەسەر نەکرێ بەڕاستی هەرێمی کوردستان یعنی لە بەرامبەر ئایندەیەکی زۆر ناڕوونە بە سەراحەتەوە دەتوانم بڵێم زۆر ئەوە بە تایبەتی ئێمە با بڵێن وڵاتێکی سربەخۆنین کە بتوانین قەرزی نێودەوڵەتی وەرگرین کە بتوانین قەرز یارمەتی وڵاتان وەرگرین کە بتوانین قەرزە ئەوەکان وەرگرین هەمیشە دەبی بچین یعنی یا هاوکاری دەستمان لە چاوی بەغدا دەکە ئەو هاوکاریمان بکە بۆیە زۆر گرنگە ئێمە ینی شەفافیەت و نەهێشتنی گەندەڵی و ئەوانە بکەینە ئەولەوێتی کاری خۆمان ئەمە وەکو چارەسەر
ماوەی پێشەوەی کۆتایی بین و ئایا و ئێمە بەس پێش بڕۆی پرسیارێکی تریشمان لۆ هاتووە لە خاتوو هەتا و سەعدوڵڵا لە قوتابی یاسا و زانستە سیاسیەکان ئەڵێت شەفافیت بۆ ئێمە گرنگە بەڵام ئێمە بەبێ سیستەم خەریکن سامانی خۆمان لەناو دەبن منیش وا ئەڵێم باشە ئەم هەبوونی سەرچاوەی بڵێن ژێر ئەردی خۆمان تەنانەت سەر ئەردیش باشە کە وەک جەنابەت ئاماژەی پێکرد لە سامانێکی باشی کانزایی وردە ئێمە سامانی مرۆڤیش باشە خەریکە لە دەست بدن بێ ئومیدەیەکی باش تراست ئەوەی لە بینی دەسەڵات و جادە باشە ئەوەی نامینێ باشە ئێتر ئەمە هەرشەیەکی زۆر گەورە بۆ سەر بڵێن هەبوونی قەوارەی هەرێمی کوردستان بڵێن بەکشتی بۆ ئاسایشی نەتەوەی کوردستان ئەمە یەک پرسیار دوام ئەحمەد سرێشمەی قوتابی زانکۆی سۆڕۆن بەشی پەیوەندیەکان ئایا پێچووە هەرێمی کوردستان پێویست کار بکات بە تیۆرێکی هیناوە مارکینە ئەوە زیاتر پرسی ئابوووریە لە پەیوەندیەکانە بەڵێ ئەم خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم تیۆرەی کە کاک ئەحمەدیش ئەگەر هەردوو ڕەبتی کەی بەڵێ هەرچی بگوترێت لەسەر شەفافیت و لەسەر گەندەڵی هەر ڕاستە یعنی ئەکید گەندەڵی و ناشەفافی لە داهات و لە خەرجی و لەوانە ینی ئەوە ئەم بەلانس دروست دەکاتن یعنی نابەلانس دروست دەکاتن لە بینی داهات و لە بینی خەرجی و ڕزایەتی دروست دەکات و ئەکید یعنی کاریگەری زۆر خراپی دەبیتن لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی بابرین بتمانە خەڵک بە حکومەت و ناڕزایەتی و دائیمە ناسەقامگیری دروست دەکات زە ناسەقامگیری سیاسی ناسەقامگیری ئابووری وەکو ئەوانەی یعنی من پێت دەڵێم مەسەن وڵاتێکی وەکو ئیمارات بابڵێ وڵاتێکی وەکو ئیمارات لەوانێت 40-50 ساڵ عائیلەیەک حکمی دەکات یعنی نازم لە هەفتایەکانەوە هەر ئەو بنەماڵی شێخ زای حکمی دەکات بۆ کەس ناوی حکومەتەکە ناینی لەوێ بۆ ناڕەزایەتی نییە بۆ معارەزە نییە لەوێ هەش بێ زۆر بێهێزە یعنی لە پەنجەی دەست ئەوانە لەوانە دابینی بڵێن ئاسایشی ئاستی تاک ئەکا لە هەمان ئاستی دەوڵەت باشە وان کردووە تاکی ئاوڵاتی ئەم وڵاتە ئەوەندە لە ڕووی ئابووریەوە مرتاحەکە هیچ ڕۆژێک لە ڕۆژان بیر لە گۆڕینی سیستەمی سیاسی ناکاتەوە یعنی ئێمەش پێویستە ئێمە سیاسیەکانی ئێمە پێویستە بابرین سیستەمی سیاسی ئێمە بەو زۆرە بیر بکاتەوە کە ئێستا سەردەمی ئەو زەمانە سەردەمی ئەوەیە کە تۆ تا چەند بتوانی ژیانێکی خۆش بۆ خەڵک فراهم بکەیت ئەمە وا دەکات استقراری سیاسی بداتەوە یعنی ملانێ حزبەکان دەبێت لەسەر ئەوە بێت تۆ بەجددی دەبی لەسەر ئەوە بێت بەڵام ئەمەش لەسەر هۆشیاری ملت ڕادەوەستێ ملەتی ئێمە بەداخەوە پشتا و پشت دەنگ دەدا کە دەچێتە سەر سندوقی دەنگدان ئەڵێ بابم فلان حزبەوە با پیرم فلان حزبەوە نازەم لەسەر ئەم ئاساسە دەنگدە ملەتی ئەمەش زیاتر لە خاڵێک لەو تیورەی کە ئادەم سمیش ئەوانە بۆ ئەڕوان کە بڵێن دروستکردنی گرۆپی بەرژەوەندی باشە حزبەکان بۆ ئەجندای خۆیان باشە دەنگدار بەو جۆرە بەکاردێن و تەنانەت لەسەر ئاستی هێلی هەژاریش بەکاردێنی بۆ منزومەی پۆلیسی منزومەی عسکەری کە ئەمەش لە هەرەشەکان بۆ سەر بنیاتنانەوەی دیموکراسیەت لە وڵاتی ئێمە بڕۆن کارێکی تریشمان لە هاتووە هەر لە کاک ئەحمەد سرشمەی ینی ئەو تیوریە باس لە بازرگانیە کە ئاسایشی بازرگانی ئێمە وا بزانم لەوێش کێشەمان هەیە پرسیارێکی تریش لەمان هاتووە لە خاتوو نۆرا نزار ئەڵێ بەداخەوە هەوڵەکانمان بۆ چی بدەن یاخود بۆ کی بدن گەر وڵاتەکەمان لە گەندەڵی و کەمتەرخەمی پڕ بووتەوە چۆن گۆڕانکاری بکەن ئەوەی بەڕاستی مەسەلەی گەندەڵی ینی گفەیەکی هێرشایەکی جدیە بۆ سەر بژن گۆت گەڤەرمنت مەسەلەی گەندەڵی من یعنی دەزانین چۆنە پرسیارەکان هەمویان ڕەبتیان بێگرێەوە هەیە یعنی هەمومان دەزانین ئێستا هەرێمی کوردستان با بڵێن بە قۆناغێکی سەختی ناخۆشدایە ئەو قۆناغە گەیشتن یعنی ئەم قۆناغە هەموو کەڵەگە بووی با بڵێن ساڵانی ڕابردووە ئەو کاتێک کە ئێمە نەمانتوانیوە با بڵێن وەکو هەرێمی کوردستان کە پارەمان زۆر بوو لە دەست بوو
کە توانایەکی مادی زۆرمان لەوەندەست بوو نەمانتوانی ئەو نەوتەی بنعاردی بۆ گوژدانەوەی سەر عارزی بابرین ئەوە بکەین ینی بەکار بهێنین ئەوە وای کردو هەرێمی کوردستان ئێستا بگاتە قۆناغێکی زۆر مەترسیدار بەڕاستی هەموو ئەو برادرانە ئەوەی باسی دەکەن کوردستان هیچ کێشەی ئەو پێم خۆشە ئەو پرسیارە بەجددی شاروە ئێمە من زیاتر بۆ عزیز ئەڵێ زیاتر عفومکە من زیاتر بۆ ئەڕۆم ئێمە کێشەی یاخۆت کێشەی سیاسیمان یان قەیرانی سیاسیمان نیە ئێمە قەیرانی عقلیمان هەیە باشە قەیرانی سەرکردایەتیمان هەیە باشە ئێمە کارێکتەری سیاسی و لیدەری سیاسی نیمانە باشە ئێمە بڵێن لە دنیای سیاست ئۆکێ باشە شۆرەشمان کردووە سەرهەڵدانمان کردووە قوربانیمان داوە داعشمان سەرکەوتوو بوون لە دابینکردنی بڵێن ئاسایش دووبارە ئەوە کێشەیەکی ئۆکێ بەڵام لەگەڵ ئەمە طموحمان زۆر گەورە طموحمان ئەوە ئێمە بەڕاست دیموکراسی پەیڕەوە بکەن بەڕاست سەرکردایەتیمان هەبێ بەڕاست ئاشتی و لێبورین لە بینی پێکهاتەکانی کوردستان هەبێ ئەمە طموحمانە باشە من لە پرسیاری کاک عەبدولعەزیز ئەگەر بکرێ خوێندنەوەیەکی زۆر ورد زۆر دەقیقانە ئەگەر بۆ بکی بەڵێ فەرموو ئێمە کێشەی ینی کێشەی ئابووریمان هەیە و کێشەی سیاسیشمان هەیە بێگومان بەڵام دەتوانم بڵێم ئەوەی خەمی خەڵکە کێشە ئابووریەکەیە دەتوانم بڵێ ئەگەر خەڵک کێشەی ئابووری نەبی زۆر گرنگی نادا لە هەموو دنیای کێشەی سیاسی هەیە لە ناو حیزبەکان حەزم لێ زۆر ڕووی بۆ خەڵک لە وڵاتە پێشکەوتوەکانیش کێشەی سیاسی هەیە بەڵام کێشەکەی کێشەی ئێمە لێرە چییە ئێمە لێرانە حیزبەکان و کێشە سیاسیەکانمان هاتینە ناو تێکەڵ بۆ ینی ڕەگی کوتاوە لە ناو بەرژەوەندیەکانی وڵات و لە ناو دەستی وەرداوەتە ناو ئابووریمان و دەستی وەرداوەتە ناو ئابووریس بۆیە لێرانە دەتوانین بڵێن کێشەی ئێمە ینی سیاسیە ینی ئەگەر پێک بێن ئابووری کەشمان حەلە بێ بەڵام بە تەسەوڕی من ئەگەر کێشەی ئابووری حەل بێ کێشەی ئابووریمان نەمێنێ ئیتر ململانی سیاسی بەهار هەبێ ململانی سیاسی ئەو کاتە لەسەر ئەوەی دەبێتن چێ دەتوانی باشترین خزمەت گوزاری بۆ خەڵک ئەو طبعاً ئەو قسانە ئێمە دەیکەین ئەمە هیچ لە ڕوحی نەتەوایەتیمان کەم ناداتەوە کەس لە ئێمە لە بنەماڵی ئێمە نییە شەهیدی نەبێت لە زیاتر لێچی نەبێ بەخۆشمەوە کەس لە ئێمە کەس لە بنەماڵی ئێمە نەبی زەرمەند نەبێ و کەس ناتوانێت بڵێن ینی ئەمە لە پرسەنەتەوەیەکانی ئێمە وەکو میلەتی کرد بەعکسەوە ئەم قسانە ئەبێ زۆر باسکرێەوە زۆر بە سەڕیحیش باسکری بۆی هەرێمی کوردستان ئەم قۆناغانە بتوانێت تێپەڕێنێ من بەڕایی من ینی عقلیەتی سیاسی لە هەرێمی کوردستان دەبێ بگۆڕێ دەبی لە عقلیەتێکی پیور دیپلۆماتیک یان پیور سیاسی بگۆڕێ بۆ عقلیەتێکی هەڵچێک شراو دەبی خەڵکێک هەبی سنتەری ئەکادمی هەبی وە خەڵکی با بڵێن ئابووری ناس و خەڵکی شارەزا بێنە پێش و ئەوانە ژڕۆلیان هەبیتن بۆ دانانی ڤیژن چۆن ئێستاوەرت سەیری سعودیا بکە ئەو مەلیک سەلمان ئەو کوڕە گەنجەکە یەکسەر هاتە سەر سوڵتە لە سعودیا 20 دانا ڤیژن 20 لە بۆ سعودیای دانا لە ئیمارات مەسەلەن 20 هەیە زۆر وڵاتان ڤیژن هەیە فەرموو یەکێک بە من بڵێ یعنی ئەم کابرا تۆزێک بەشێکی دیکتاتۆری جارێ پێوە دیارە سەرەتاکەی خۆ جەمال قاشەخشی لە تورکیا لە پرسی ئەو ئەزانی چۆن کوشت و کوشتاری کرد وایە ئەمەش دابینکردنی ئاسایش ئەکا بۆ هەموو وڵاتی بڵێن ئێمە من زین چۆنا من ینی باز لە بیرۆکەیەکە دەکەم وەکو ئەوە ئەکید لە ینی من ینی ڕێکلام بۆ تاکەکە ناکەم وەکو مەلیک سەلمان قەزم لە چیە لە وڵات ئەبێ ڤیژنی هەبێ وڵات ئەبێ بزانی ئێمە بزانی بەرەو کوێ دەچین 15 ساڵی تر بەرەو کوێ ینی ڕوو لە کوێ بکەین ئەبێت تۆ دایرێکتی بەرژەوەندیەکان بکەین ینی ئەمە کارکردنی پێویستە ئەمە بیرروبی ینی فکری پێویستە نخبە من شتێک دەڵێم هەموو جارێ ئەڵێ میلەتێک ینی حاشاکی میلەتی کورد بەڵام ئەگەر میلەتێکی ناهۆشیار بچێتە دەنگدانەوە ینی ئەکید خەڵکێکی ناهۆشیار ینی دێنێتە سەر حکوومەت مەسا ئەوەی لە مصر ڕوویدا انتخابات کرە زۆر دیموکراتی و بەس مەسەرەن با بڵێن
يعني لەوانەیە برادەران جیاوازیان بەڵام مەسەن سیسی هینا سەر حکوم کە هیچ با بڵێن ئەوەیکی ینی هیچی نەکرد بۆ مسر لەو ماوەیە کە لەسەر حکوم بوو وێ ئەبێ نخبە ڕۆڵ بجێڕێ ینی ناکرێ ئێمە با بڵێن یان ئەو سیستەمە سیاسی کە هەمانە هەر لەسەری بڕۆین و بڵین هەر ئەو تەواو هەر ئەوە تەواو پێویستە ئێمە بە بەردەوام گۆڕانکاری بکەین لە سیاستمان بەردەوام خۆمان بگونجێنین لەگەڵ پێشهاتەکانەوە بەردەوام ئێمە ڤیژنمان هەبێ و پلانمان هەبێ بۆ دوا ڕۆژ بۆی دائیمەن هەنگاوێک لە پێشهاتەکان بین من ئەو جارش باسم کرد ئێمە پێویستە ئامادە بین بۆ پێشهاتەکان نەک دائیمەن مەسەرەن شتێک ڕوویدا ئینجا ڕەتفعلمان بۆ هەبێ ئامادەکاری ئەگە ئەبێ هەموو ئەو احتیمالانە لە پێش خۆمان دابین و کاری بۆ بکەین و دائیمەن بەرژەوەندی ئابوووریەکان یعنی بابن ئەو یەک لە چارەسەرەکان ئەوەیە کە ئەگەر ئێمە وەکو هەرێمی کوردستان کە قەوارەی سەربەخۆنین پێویستە بەرژەوەندی وڵاتە زەرهێزەکان بینینە هەرێمی کوردستان چکە ئەوانە ڕۆژێک لە ڕۆژان لەبەر خاتری بەرژەوەندەکانی خۆیان لەوانەیە بتوانین ئێمە حیمایەکە ئێمە نەمانتوانی لەوە سەرکەوتو بین یعنی چون عەقدێکی 50 ساڵیمان لەگەڵ تورکیا ئیمزا کردووە کە تورکیا تا ئەردۆغان مابی تەسەوڕ ناکەم یعنی ئومێدە دەکەوی بۆ گەلی کورد لە هیچ شێک نەک لەبەرەوەی ئەردۆغان کە دژی کوردە ئەردۆغان خۆی وەکو کابراایك با بڵێن بە مێشکێکی زۆر با بڵێن عوسمانلیەوە کار دەکاتن و چاوی زۆر بڕیوەتە با بڵێن زۆر یعنی دوورتر لە هەرێمی کوردستان نیشانی هەر ئەوە نیە بەڵام قەزم ئەوەیە ئێمە پێویستە ئەو ینی هەمە چەشتنیش بکەین نەدەینە هەمووی نەدەینە دەزوڵاتێک ینی لەو ڕۆژانە با بڵێن کوردی ڕۆژئاوا گرێبەستێکیان لەگەڵ ئەمریکا ئیمزا کردووە ئەمە شتێکی زۆر باشە ینی شتێکی زۆر باشە ئەوا دەکە کە ئەمریکا ینی حیمایەک بۆ ئەو ناوچەیە کارگەری سیاسیشی دەوی لەسەر داهاتووی ڕۆژئاوا یەکێک لە بەرژەوەندیە بڵێن سیاسەتی دەرەوەی ئەمریکا دروستکردنی هاوپەیمانی و سەرچاوی وزە لە ڕێگەیان تاکید لە ڕۆژاوای کوردستان سەرچاوی وزە هەیە ئەوانە هەوڵی ئەدن سیکیۆریکان کۆنتاکت دروستکەن هەپەیمانێک دروستکە بە هیوە بەو هیوایە لە ئایندا لە خزمەتی کوردیش بڵێن پرۆژیان بەرهەم بێ پرسیارێک دوو پرسیار وا بزانم دوو سێ پرسیارمان بۆ هاتووە هەوڵ ئەدن ئەم پرسیارە بخوێنن دوای وەڵامدانەوە بە کورتی جەنابەت ئەگەر کۆتا بە میتینگی خۆمان بینن پرسیارێک لە ئەحمەد یوسوفی هەیە مامۆستای ماستەری لە ئەندازیاری و پرۆگرامسازیە لە زانکۆی زاخۆ باس لە ئێستا سایبەر سیکیۆریتی باشە پرسی تەکنۆلۆژیا ئەوانە ئەڵێ ئێمە هەرێمی کوردستان بەر بە تەکنۆلۆژیا و ئابووری پێشخستنی ئابووری وڵات باس لە کۆمپانیای تیکتۆک دەکە ئەوەی کە بڵێن هەرشە بۆ سەر ئاسایشی وڵاتان کێشەی لە ئەمریکا خۆ دیارە ئەوەی ئێستا ترامپ و لە گفتوگۆدان بۆ ئەوەی بلۆکی کە و بلۆکی نەکە کورد لەو بوارەوە ینی ئێمە هەوڵمان دایە ئێمە لە ڕێگان خوێندنەوەی جەنابەت پرسیارێکی تریش لە قادر یوسف قوتابی ئەگەر یەکێک وەڵام دەموت با لە بیرم نەچێت یعنی بەڕای من یعنی تیکتوک کۆمپانیایکی سینیە بەڕاستی کۆمپانیاکە سینیە و ئەمریکا ینی بە هەڕەشەی دەزانی لەسەر ئاسایشی وڵاتان وە بە پێی وایەکە ئەمە یەکە لەو شتانێک کە سین دەتوانین لە ڕێگای ئەوە سیخوڕی بکە و هەر ئەوەیە کێشەکە ئێمە ینی کێشەکانی ئێمە زۆر گەورەترن لە تیکتوک و لەمانە بە تەسەوڕی من ئەکید ئەمە ینی کاریگەری خراپی هەیە لەوانەیە لەسەر تاکی کۆمەلگا لەسەر گەنجەکانمان خۆمەشغوڵکردن و ئەوانەیە بەڵام بە تەسەوڕی من هەرێمی کوردستان ینی هیچی لە بەردەستدانیە لەو پارەیەوە هیچیش نەکە ینی شتێکی وا ناگۆڕێ ینی ئێمە زۆر کێشەی گەورەترمان هەیە لەوە کە پێویستە کاری لەسەرا بکەین واکیت ینی با بڵێن پێشکەوتنە تەکنەلۆجیەکان بەڕاستی لە هەرێمی کوردستان ینی پێویستە ینی احتیمامی پێ بدرێ لەبەرەوەی ئەویش کاریگەری خۆی هەیە ئەویش کاریگەری هەیە لە ڕووی ئەوەی چەند
public opinion پێدروستکە یعنی ڕێی عامی پێدروستکەی لەسەر بابەتە ڕەهەندیەکان و بابەتە هەنۆکەیەکان و بابەتە سیاسەکان و بابەتە ئابوووریەکان و هەروەها بابەتە کۆمەڵایەکانی تریش. پرسیارێک لۆمان هاتووە لە قەدری یوسف قوتابی سیاست و پەیوەندیدەکان زانکۆی سەلاحەدین ئەڵێت ئێمە ئەم کابینەی کە ئێستا هەیە بەپێی زانیاری خوێندنەوە چاودێری جەنابەت بەس چاکسازی لە هەموو بۆرە ئابوووریەکانێکن یان نەفت لە خۆ ئەگرێ ئەنی ئەمە نەفت یەکێک لە سەرچاوەکان بۆ دابینکردنی بڵێن بژێوی ژیان و ڕێک بڵێن کوردستان ڕەبتی باوە هەیە ئەگەر کاتێک نەفت شەفاف بوو ئەو کات شیانی دەوڵەت ئایبێ بۆ دابینکردنی هەر چ نەبێت موچە باشە بەڵێ فەرموو. ئێمە من پێم وابی ئێمە پێویستە نەوت یعنی وەکۆی باسشم کرد ینی ئەوەی کە لە ژێر زەوی هەمانە دەرێ بێنین و بۆ ئەوی گەشە پێدانی سەرزەوی پێ بکەین ئەو نەوتەی ئێمە هەمانە پێویستە کە دەیفرۆشینەوە نەچین هەمووی بکەینە ڕاتب و بیدەین بە موچە و بیدەینە خەڵک و خەڵکی یەکسەر بچێتە مارکێت ژێرخانەی دەوڵەت بەڵێ پرۆژە ئێمە سایکلی ئابووری لە وڵاتی ئێمە زۆر کورتە حکوومەتی هەرێم نەوتەکە دەفرۆشێ دەیدا بە موچە خەڵکەکە ئەچێتە مارکێت شتەکە پێ دەکڕی شتەکە تورکیە یان ئێرانی یان ئەجنەبیە پارەکە ئەچێتە دەرەوە ئێمە پێویستە ئەم سایکلە درێژکەینەوە یعنی چۆن نەوتەکە ئەفرۆشین پارەکە دێ ئەیدەین بە ڕاتب کە ئەمە شتەکەی پێدەکڕین مارکێتەکە لە دەرەوە نەیهێناوە لە باڵێن پەنیرە لە مەعمەل ئەلبانەکە هێناوە مەعمەل ئەلبانەکە لە بابڵێن لە ئەوەی شیری کڕیتەوە لە ئەوەی ئەلبان بابڵێن لە مەزار لە ئەو چێلگەکانی بابڵێن شیر یان مەسەلەن بابڵێ مریشک یان مەسەن شتەکانی تر ئەو بەرهەمانە وای لێ دەکا گەر ناوخۆی وای لێ دەکە ئەم سایکڵە درێژ بین و زۆرترین خەڵکی ئێمەش سوود لەو پارەی نەوتە وەرگێتن ئەگەر نا ئەمە هیچ حکمێتێکی اقتصادی بەدوایەوە نیە تۆ شتێک بکڕین پارێشی لەسەردانی بۆ بچی بیکڕیتەوە یعنی خۆمان گەنمان هەبێ بۆ بچین ئارد لە دەرەوەی وڵات بهێنین پێویستە گەنمی خۆمان بچێنین و ئەو گەنمە ئیستیغلال بکەین و ئەو پارێ بچێتە دەست فەلاحەکانی خۆمان سەر جوتیارەکانی خۆمان ئەبێ ئێمە سایکلی ئابووریمان درێژکەینەوە ئەو پارێکە هەمانەکەی نەوتەکەیە ئەبێ درێژکەینەوە بۆیە من پێم وابی سیارێکی وردی ئەمە بدەمەوە استراتیجیەکانە بەڵێ ئەگەر ئەمە پرسیارەکەی یعنی نەوت با بڵێن ئەو قۆناغی کە زۆر ینی کاریگەری نەبی لەسەر ژیانی ئێمە لە هەموو شتێک هەر باسی نەوت نەکەین ئەبێ نەوە دوو بێتە شتێکی سانەوی ئێمە داهاتمان هەبی نەوت تەنها بێ ینی داهاتی ناوخۆیمان هەبێ و خەڵک هەمووی ئیشی بکە ینی ئێمە مثلا زۆر کەس ئەڵێ بابڵێن ئەگەر شتی خۆمان من پێم وایە وەکو ئابووری ناسێک بڵێن ئەگەر شتی خۆمان بەرهەمی خۆمان تۆزێکی گرانتر بێ زۆر تەبیعیە لەبەر ئەوەی تۆ ئەمە کە گرانترە بەڵام لەلایەن شترەوە پرچێزینگ پاوەر یعنی تۆ بەخەوترە پرچێزینگ پاوەڕی تاک یعنی قوەی شیراعیانی هێزی کڕینی تاک بەهێزتر دەبی لەبەرەوەی ئیشی هەیە بەڵام من ئەگەر فەقیر بم ئەگەر هیچ موچەیەکم نەبێ وەک بێکاریژم ئەگەر شتێک زۆر هەرزانیش بێ پێم ناکڕێ چکە هیچ پارەم پێ نییە مامۆستا دیارە زۆر پرسیارە بۆمان هاتووە هەوڵ ئەدن وەڵامی ئەدن هەر کاک ئاماد ئەڵێت باگراوەندی دیموکراسیەت لە کوردستان باشە و پرسی ئابووری باشە بڵێن ئابووری ڕێک ڕابتە بە ئەوە پرسیارێکی لۆمان هاتووە بەڵێ هەوڵی بەس عفومکە یعنی ئەمە باگراوندی یعنی من جارێکی ترشگلەیم لەوەی کرد ئێمە ناتوانین بابرین ئەرکێکی زۆر باوێنە سەر حکوومەت ناتوانین ئەمە بکەین ینی ئەرکێکی ینی ئەرک دەکەوێتە سەر حکوومەت بەڕاستی بەڵام ئێمە بمانێ لە زومنی بابڵێن ئینڤایرۆمنتی میدل ئیستین ینی ناتوانین نەمانتوانی شە بەداخەوە ینی لەو ئەوەیە بچینە دەرەوە بۆیە دەتوانم باگراوەندی دیموکراسی لە وڵاتی ئێمە زۆر لاوازە و زۆر ساواشە ئەکید پێوەشتی بە گەشە پێدان هەیە و ئەو گەشە پێدانش کاریگەری دەبی لەسەر ئابووری بەڵێ پرسیارێکی تر لۆمان هاتووە لە
دلشیر بشیر در چوی زانکو علت مامۆستا کاروان گوت خۆ بە کرمانجی هاتوواڵێت گوت تاکی کورد ڕانە هاتۆ کە هزر هەندێدا بکرد ببتە ئەگەر بۆ بهۆڕینا سیستەمی حکوومەتێ پرسیار لەبێرێ ئەوە چەند کەسێک یان تەخەکە ملەتی مە هزر هەنە کو سیستەمی بگۆڕینێ جەنابێتە و کەسین وەکی جەنابێتە خودان سەربۆر و شارەزادێ بنە پشتەوان سەرکەفتی بن بێژتن نەبوونا ڤان گەنجان نەبوونا کەسین ئەکادمی دپیکچەرێ دەولەتێدا دپیکچەرێ حکوومەتێدا ئۆرگانێدا خودان بڕیار و دەسەڵات بێت تو بێ چەند کێشە دەزانی بۆ سەر بنیاتنانە بژن ستراکچەرên دەولەتدارێ و دەولەتسازی لەوێرە پرسین بڵێن خزم و خزمانێ پرسین ئەگەر سێرکڵێکە حیسبی نەبی ڕێگە پێناهێتەدان بکەوێت ناوا دەولەتێ دەولەتداریەدا ئەگەر کەسێکی تەکنۆکرات و هزرێن سیاسی لەوێرە ئەس باوەڕم هەوڵ بدە بەرسباوی بدە لە کۆتاییدا ئەگەر بکرێ بە کورتی دوای ڕێک دوای ئەم وەڵامە ئەگەر بکرێ ریمارکی جەنابەتی کۆتایی بۆ ئێمەش کۆتا بە میتینگی خۆمان بینن بەڵێ فەرموو بەڵێ طبعاً یعنی پێویستە نوخبە لەم وڵاتە کاری ڕۆلی خۆی بجێڕی یعنی من بۆ ئەڵێم نوخبە مەسەلەن وەکوی باسمان کرد ئێمە لە قۆناغێکەوە وا دەڕۆین بۆ قۆناغێکی تر شەرت نییە با بڵێن هەموو میلەت ڕای وەکو تۆ بێ بەڵام ڕایە ڕاستەکە کەمە ئێستا من پێت دەڵێم یعنی مامۆستا دڵشێر ڕایە ئەو ڕایانەی کە با بڵێن ڕوانگەی ڕاستیان هەیە کە ڕوانگەیە کە با بڵێن لە ڕوویەکی زانستی ئەکادمیەوە لە ئابووری دەزانن لە سیاست دەزان ئەوانە کەمن ئەوانە نوخبەن بەڵام ئەگەر کەمیش بن بێ دەسەڵاتیش بن لە دەرەوە بن پێویستە ئەوانە بهێنرێنە ناو حکوومەت بهێنرێنە ناو جوگەکانی حکوومەت و ئەوانە ڕۆلیان هەبی وە کاریگەریان هەبیتن لە دانانی پلان و لە دانانی ڤیژن بۆ حکوومەتی هەرێم ئەگەر ئێمە توانیمان ئەو شتە بکەین ئێمە بەڕاستی دەتوانین ئەم قۆناغە تێپەڕنی بچینە قۆناغەکانی دوای ئەمە طبعاً ئەگەر ڕۆڵ ئەپی بکەین وابزانم زۆر داوای لێبوردن دەکەم هەندێک پرسیارم جواب نەداوە یەک لە پرسیارەکان کردکرا بوو وابزانم ئەڵێ سۆشیالیزم باشە یان شتنیانی سەرمایەداری بەتەسەوڕ من هەرێمی کوردستان على ئەساس سەرمایەداریە بەڵام وەکو خۆشی باس کرد ئێمە نە سۆشیالیزمدا نە سەرمایەداریەکی تەواوین ئەوەی کە پێویستە بەتەسەوڕی من نەک لێرە لە هەموو دنیا وڵاتە سەرمایەداریەکان زیاتر پێشکەوتنیان بەخۆیەوە بینیوە و استقراری بابرێن سەقامگیری ئابووری و زیاتری لێیە بۆ ئەم کێشە نییە ئەگەر سەرمایەدارێ ئەگەر شەفافیەت هەبێ لە ئابووری وڵاتدا ئەگەر وڵات سەرمایەداریش بی هیچ کێشەیەک نییە وەکو ئەو وڵاتانەی کە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکاندا هەیە من لە کۆتاییدا دەڵێم ئەوە دووبارە دەکەمەوە کە هێزی ئابووری هێزی سەردەمە و پێویستە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دووە گرنگیەکی زۆر تایبەتی پێ بدەین و پێویستە هەموو هەنگاوەکانی ئێمە بۆ ئایندە ڕەبتی بکەینەوە بە بەرژەوەندیە ئابووریەکان لەگەر وڵاتاندا و بتوانین ئابووریەکی وا دروست بکەین کە سەقامگیریەکی سیاسی لەناو خۆمان دروست بکاتن و لەگەڵ هێزەکانی ئیقلیمی و نێودەوڵەتیەکانش دروست بکەن. زۆر سپاس مامۆستا کاروان سەلاح بۆ شرۆڤەی جەنابەت سپاس بۆ ئەوانەی کە پرسیاریان هەبوو کە بەشدار بوون بەڵێ هەڵبەتە بنیاتنانی ئاسایشی ئابووری لە هەرێمی کوردستان ئێمە دەبێت لەسەر دوو ئاست تماشا بکرێ ئاستی تاک و ئاستی دەوڵات حکومداری ئێمە پارتە سیاسیەکان دەبێت لە ئاستی خواستی دابینکردنی ئەم هەردوو ئاستە بن سیاست بەکار نێنن بۆ ینی بۆ بڵێن لە دەرەوەی وێنەی گەورەی ئاسایشی نەتەوە بەرژەوەندیەکانی نەتەوەی کورد و کوردستانیەکان کە لە کوردستان هەن ئێمە لە طموحی ئەم گەنجانە دەستی پێ بکەن لە دڵشێر و مامۆستا ئامەد و مامۆستا وابی میتانی و مامۆستا ئەحمەد و
ڕایان و برادرانی تر ئەوانەی کە طموحیان بیرۆکەی هەلگیری بیرۆکەی جوان بوون، پرسی دیموکراسیەت، پرسی لیدەرشیپ، پرسی بەرپرسیاسی نۆرا، زۆربەی نمونەی دی گەنجمان هەیە. بەو هیوایە هەمومان پێکەوە لە پێناو ئاسایشی کوردستان ئێمە هەمومان بن بەژێدەری ئاسایشی پاراستن بۆ ئەوەی ئێمە کۆتا جار بڵێن دەوڵەتی سەرتاسەری خۆمان هەبێ و ڕزگار بن لە هەموو نەهامەتی کە بەسەرمان دەیە کە بەلێبوورینەوە لە 3 مانگ ئێمە جینوسایدی یەزدیەکانیش بەبیرمان هێنا. سڵاو و قوربانی بۆ بەرخودانی ئەوان هەموو قوربانیای شەڕی داعش و بەشانازیەوە پێشمەرگە ڕۆلی هەبوو لە سەقامگیری ئاسایشی کوردستان و ڕێگەگرتن لە فکری تیرۆر و تیرۆریزم لەسەر ئاستی جیهان. زۆر سپاس، کاتتان شاد، بە هیوای دیدار لە میتینگی داهاتوو. سپاستان دەکەم، ئاگاداری خۆتان بن، شەو شاد. سپاس بۆ هەموو لایەک. سپاس.